الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على المبعوث رحمة للعالمين حبيبنا وشفيعنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. صلاوي خوال بنران لمسلمانان لو كسانيكوا لم دروج بيروزدا خليك عبادة طاعة توشكو كرنون بروج قيامة روجي كوا هیچ تكفريا إنسان ناكوي إلا دليكي صاغ وعملي صالح نبي. إما ساڵی دوو جەژنمان هەیە، جەژنی ڕەمەزان تێپەڕی کرد، ڕوومان ناوە لە جەژنی قوربان چەند ڕۆژێکمان ماوە کە پێی بگەین. ئەم نۆ ڕۆژە کە لە دووشەمەوە دەستی پێکردووە، دووشەمە و سێشەمە، ئەمڕۆ چوارشەمەیە سێی، ئەمڕۆ سێی ذیلحەجەیە. ئەم نۆ ڕۆژە یا با بڵێن بە جەژنەوە ئەم دە ڕۆژە خوا لە قورئانە فەرمێ وەلفەجری وەلەیالین عەشر، سوێنی خواردۆ بە فەجر بە بەیانی و بە ئەو دەشەوە پیرۆزە کەوا دەشەوەی یەکەمی مانگی قوربانە. عملی ساڵح تایانە ئەجری زۆر زۆرە، هەموو عملێکی ساڵح باشە، لەسەر و هەموویانەوە تۆبەکردن، لەسەر و هەموویانەوە گێڕانەوەی مەزاڵیمی خەڵکی، لە دوای ئەوە نوێژەکان بە جەماعەتکردن، سونەتەکان، ذیکرەکان، قورئان خوێندن، ماڵبەخشین، ئاشتبوونەوە و سڵحکردن، هەتا ئەگەینە ڕۆژی جەژن کە دەی ذیلحەجەیە. لە ڕۆژی جەژنە گەورەترین ئیش کە ئینسانی مسلمان بیکا لەم دنیاەدا لەو ڕۆژە بریتیە لە قوربانیکردن. ڕشتنی خوێنی حەیوانێک کە گۆشتی بخورێ وەک مەڕ و بزن و گاو، مانگا و حوشتر لەبەر خاتری خوا بە نیازی قوربانیکردن، بە ئیحیاکردنەوە و زیندووکردنەوەی سونەتی ئیبراهیمی خەلیل الرەحمان و ئیسماعیلی ذەبیح الرەحمان و یادکردنەوەی دایکە هاجەر. هەر مسلمانێک توانای هەبێ پێویستە لەسەری کەوا قوربانی بکە. هەر مسلمانێک دەسەڵاتی هەبێ و بۆی بڕەخسێ باش وایە قوربانی بکە، ئەگەر نەیکا ئەوە شکری نعمەتی نەکردووە، چونکە خوای پەروەردگار ئەوێ ئەو نعمەتەی پێیدا شکری بکەین. شکریش بەوە نابێ بڵێ خوای شکر بۆ تۆ، ئەوە یەکێکە لە نەوعەکانی شکر. وەڵام خوا فەرمی ئیعمەلوو ئالە داوودە شکرا، ئالی داود عەمەل بکەن بە شکر. بۆیە بەخشینی ماڵ بە تایبەتی زینە ماڵ وەکو مەڕ و بزن و گا و مانگا و حوشتر لە ڕۆژی جەژنا بە خوای پەروەردگار و سەربڕینی بە ناوی قوربانیەوە ئوضحیە، ئەوە ئیشێکی زۆر گەورەیە، ئەجرێکی زۆر گەورەیە. هیچ ئیشێک لەو ڕۆژە ئەوەنەی ئەوە گەورە نییە. تۆ کە قوربانی دەکەی ماڵەکەت بەرەکەتی تێئەکەوێ، تۆ کە قوربانی دەکەی ئیعتیراف بەوە ئەکەی کەوا قیامەت هەیە، زیندووبوونەوە هەیە، و ئەو حەیوانەش ئەو مەڕ و ماڵاتەی کەوا تۆ سەری ئەبڕی. لە حەدیثی صەحیحە هاتووە بە قاچەکانی و سمەکانیەوە، بە شاخەکانیەوە، بە پێست و موویەوە، بە ناوسک و ڕیخۆڵە و گۆشت و ئێسک و پرووسکیەوە، بە هەموویەوە ئەخرێتە سەر ترازوی حەسەناتی تۆ. ترازوی تۆ سەنگین دەکات لە حوزوری خوادا، مەقامت بەرز دەکاتەوە و خوای گەورە و پەروەردگار کە وەری گرت ئیتر تۆ نەجاتت ئەبێ. خوای گەورە و پەروەردگار گۆشت و خوێنی ناوێ لە ئێمە، خوای گەورە تەقوایەوێ لە ئێمە. یعنی ئەگەر کەسێک ئاگای لە دڵی نەبێ، لەبەر ڕەزامەندی خوا نەبێ، بۆ سمعە و ناو و شۆرەت بیکا، بۆی بڵێن فڵانە کەس قوربانی کردو، ئەگەر دەگا سەر ببڕێ ئیسیفادەی لێ ناکا. بەڵام ئەگەر کەسێ بەدڵ لەگەڵ خوا بێ، بۆی خوای لێ ڕازی بێ، تەنها بۆ ڕەزامەندی خوا، بۆ زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و باوکی پێغەمبەران ئیبراهیم و یادکردنەوەی ئیسماعیلی ذەبیح کەوا خەریک بوو بە ئەمری خوا ئیبراهیم سەری ببڕێ، بەڵام خەوەکەی هێنایە دی و ئەمرەکەی خوای جێبەجێ کرد. خوای گەورە پەروەردگار فەرمی یا ئیبراهیم قەد صەدەقتە الرؤیا، بەڕاستی ئیبراهیم تۆ وعدەکەت بردە سەر. وەفەدەیناه بذبح عەظیم، خوای گەورە لە بەهەشتەوە بەرانێکی گەورەی شاخداری بۆ نارد، کردیە قوربانی لە باتی ئیسماعیل. ئیترەوە بووەتە سونەتی ئومەتی ئیسلام لەو ڕۆژەوە هەتا قیامی ساعە. بۆیە قوربانی بکەن مسلمانان، تا لە دەستانێ قوربانی بکەن، قوربانی بکەن لەو ماڵانەی کەوا دروستە قوربانی تیا بکرێ. وەک ئەم جارش دووبارە یەکەمەوە، یەکەم ماڵ مەڕ، دووهەم بزن، سێم ڕەشەوڵاخە. لە وڵاتی ئێمە حوشتر نیە، ئەگەر حوشتری ژەبێ حوشتری ژەبێ. مەڕ عولەماڵێن ساڵێکی تەواو کردبێ، هەندێک لە عولەماڵێن ئەگەر 6 مانگ بۆ سەرەوە بەرخ قەڵەو بێ، جوان بێ،
پێگەیشت بێ ئەوەیش دروستە بەڵام باشتر وایە کەوا ساڵی تەواو کردبێ ئیتر هیچ گومانی تیان نامێنێ لە هەموو مەزاهیبەکانە بزن ساڵێکی تەواو کردبێ پێی نابێتە دوان یعنی بەرەو 2 ساڵ بڕوا چتیر بزنی پێ ئەوترێ گا یا مانگا 2 ساڵی تەواو کردبێ پێی خستبێتە ساڵی سێم ئەوە نۆبەن و نێونی پێ ئەوترێ ئەوە بۆ قوربانی ئەشێن ئەوانە و حۆشتریش 5 ساڵی تەواو کردبێ ئەوە بۆ قوربانی ئەو حیوانانە ئەم جوارانە بۆ قوربانی ئەشێن ئیتر ئاسک و کەڵەکێوی و مەسەلەن ئەو شتانەی تر کە هەیە لە بازاڕە بۆ قوربانی ناشێ هەتا ئێوارە تۆ بڵی گۆشتەکەی وایە و ئێستا نەعامە هەیە 100 کیلۆ دەرەچێ بەس بۆ قوربانی نابێ حیوانی کێوی بۆ قوربانی نابێ وەکو ئەو شتانەی کەوا هەن لە کەروێشک و ڕێوی و چی و ئەمانە ئەم چوار سنفەیە خوا دیاری کردووە 8 ئەزواج 8 جۆرن لە نێر و لەمێ مەڕ و بزن ینی مەڕ و بەران بزن و خرت ساورێن و هەروەها گا و مانگا لەبەر ئەوە جۆرەکانیەتی اینجا عمرەکەیشم بۆ دیاریکردن اینجا لەسەر کێ واجبە لەسەر کەسێکە دارا بێ توانای بێ ئەگەر نەیبێ پێویست ناکە قەرز بکە پێویست ناکە خەفەتی پێی بخوا چونکە لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها خوا تەکلیفێ ناکا لە ئینسان کە لە توانایە نەبێت ئەوەش خاڵێکی ترە خاڵێکی تر لەکوێ قوربانی بکرێ و کەی بکرێ ئەبێ ڕۆژی جەژن نوێژی جەژن بکرێ تۆ ئەگەر لە گوندێکی لە گەڕەکێکی لە شارێکای ئەبێ لەو شوێن و جێگەی تۆی لێی نوێژی جەژن کرابێ مامۆستا وتاری خوێندوێتەوە و لێبوو بێتەوە اینجا حیوانەکەت سەر ببڕی بەری قوربانی ئەکەوێ ئەگینا بەری قوربانی ناکەی وەکو لاکێکی قەسابخانە وایە و بە تەمای قوربانی نەبی ئەگەر پەلەت کرد ئەتوانی لێی بخۆی بە دیاری لێی ببەخشی لێی بنێری و لێیشی ببەخشیتەوە بەسەر فەقیر و هەژار و دەرودراوسیەکان تا خوای گەورە پەروەردگارە فەرمی فەکولوا منها وأطعموا البائس الفەقیر خۆتان لێی بخۆن بەشی هەژاران و نەدارانیشی لێ بدەن لەبەر ئەوە قوربانی سنەتێکی گەورەی پێغەمبەرە ئەگەر کەسێ قوربانی نەزر کرد لەسەر خۆی واجبی کرد لەسەر خۆی ئەوە عولەما بۆ چوونیان وایە زانایان ڕایان وایە کە ئەو کەسە نابێت لێی بخوا بۆ چونکە وتێتی ئەم حیوانە بۆ خوا کەواتە ئەم حیوانەی چی ئەوی پێوە نەماوە هەچەندێک لە زانایان ڕەحمەتی خوایان لێبێ ڕایان وایە مادەم خوا فەرمێ فەکولوا منها لێی بخۆن لێی بخوا باشە بەڵام زۆر نا نەک بڕوا ڕانێکی و مەسەلەن ناوسکەکەی و نەرمەکەی گلباتۆ و ئەوانە باش وایە ئەو کەسەی کە نەزری کردووە کەمترینی لێ بخۆ هەر بەقەدەر پێویست و ئەو ئەوەندەی کەوا ئەمرەکەی خوا جێبەجێ بکە ئەو کەسە کە قوربانیەکەیەکە هەموو باقیکە نا بەڵام ئەوانش کە نەفەقەیان لەسەر هەروەکو خۆی وایە ئەوەش ئەوە قوربانی باش وایە لە لای خەڵکی فەقیر و هەژارا بکرێت لە لای خزمان تا بکرێ ئەتوانی لە ناو شارێکا بیبیت بینێری بۆ دەرودراوسێت بۆ خزمت بۆ دۆستت بۆ ڕەفیقت ئەوەش ئەوەیە کەسێک کە نەزانێ قوربانی بکە نەزانێ سەری بڕێ یا ئادابەکەی نەزانێ ئەتوانێت کەسێک بکە بە وەکیلی خۆی بڵێ تۆ وەکیلی من بە مەڕێکم بۆ سەر ببڕە بیکە بە قوربانی لە ڕۆژی جەژنا یا پارەی بداتێ بڵێ تۆ وەکیلی من بە مەڕێکم بۆ بکڕە و بۆم سەر ببڕە و بۆم ببەخشەرەوە بەشی خۆمان و خۆشتانی لێ بێنەرەوە ئەوانە ئەوەیش هەر دروستە هەوڵ بدەین ئینشاءالله نیەتەکانمان لەسەر و حیوانەکەەوە بێ لەسەر و ئەوە بێ عەلاگەکان کەوا تەوزیعەکەین و ئەیبەخشینەوە مسلمانان من ئاگادارم لەم نۆمینەی حاجیانە ئیسایی وایە نەخۆشە زۆر نەخۆشە بەڵام ئەبینم بە ڕۆژووە پیرەژنێکە پیرە پیاوێکە ئەڵێم بۆ بە ڕۆژی ئەڵێ زۆر حەزی لە یەکەم خەیرەکەی زۆر زۆرە بابە گیان خوا فەرموویەتی ئەگەر ڕەمەزان کە فەرزە یەکێ لە ئێوە نەخۆش بوو ئەتوانێت نەیگرێ تا چاکە بێتەوە ئیستا تۆ نەخۆشی و بە ڕۆژویت و قوربانی ژەرعی نیشتەوەکو ڕۆژوەکە زۆر کەس زۆر تن ئەیگرن تەبعاً زانایان ئێمە زۆر تەشجیعی خەڵکەکەین بەڵام ئەویش ئوسوڵی خۆی هەیە من ئەڵێم هەندێک ماڵ هەیە هەندێک پیاو هەیە قوربانی ئەکا بەڵام خۆزگە قوربانی نەکردایە بۆ چونکە دەمی پیسە چونکە ماڵ و مناڵەکەی لێترسن چونکە قسەی نابەجێ ئەکا چونکە دنیای کردووە بە جەهەنم لە ماڵ و مناڵەکەی خۆی ئیتر قوربانی بە عەمەلی چییە هەندێک ژن هەیە دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژووە نۆمینەی حاجیان بە ڕۆژووە نازانم 13 و 14 و 15 مانگ بە ڕۆژووە بەس خۆزگایە بە حیاتی بە ڕۆژوو نەبوایە بەڵام دڵی پیاوەکەی خۆش کردایە دڵی ماڵەکەی خۆش کردایە لە گەڕەکەکە سمعەیەکی باشی هەبوایە خوای لە خۆی ڕازی کردایە من دووبارەی ئەەکەمەوە خوای گەورە پەروەردگار خوێن و گۆشت و خۆبرسی کردن و تینوکردنی لە ئێمە ناوێ
خوای گەورە تەقوای ئەوێ لە ئێمە ئەوێ ئێمە بزانین خوایەکمان هەیە قادرە و زانایە و ئاگادارە بەسەرمانەوە ئەوەی هەمانە هی ئەوە خوا فەرمێ من ماڵێکم پێداون دەی لێی ببەخشن خۆشتان لێی بخۆن و لێیشی ببەخشن جا مسلمانان لەم وەزعە ئیشی و گرانیەدا لەم وەزعەی کەوا موسە زۆر بە زەحمەت لە قورگی شێرایە دەرنایە ئەگەر مسلمانان و دەوڵەمەند و خواپێداوەکان دەستیان چێتە ماڵیان حیوان سەر ببڕن ئەو کاتە مناڵی هەژاران و دراوسەکانیان تێر ئەخۆن لە گۆشتی حەڵاڵ لە گۆشتێکی موبارەک لە گۆشتێکی پیرۆز ئەو کاتە وڵاتەکەمان ئەبێ بە بەهەشت جەژنەکەمان ئەبێ بە دوو جەژن هەم خوا لە خۆت ڕازی ئەەکەی هەم دڵی میلەتەکەت خۆش ئەەکەی هەم بەرەکەت ئەخەیتە ماڵەکەت برای مسلمانم خوشکی مسلمانم ئەوەی توانایەیە وتم با قوربانی بکە ئەکرێ هەموو ساڵە ئینسان قوربانی بکە ئەکرێ بەڵام هەندێک جار لەوەچە قوربانیەکە نەکەیت باشتر بێ بۆ چونکە تۆ کەسێ شکەبەی زۆر داماوە زۆر نەخۆشە زۆر هەژارە زۆر نەدارە تۆ پار قوربانی کردووە پێرار قوربانی کردووە 10 ساڵات قوربانیەکەی لەسەر یەکتری ئێستا ئەم کەسە ئەبینی داماوە بۆ دینارێ بەدارە ئەچێ قوربانیەکە ئەمساڵ نێتی ئەوەی لێبێنەبی دەی بەم ماڵە فەقیرە بەم ماڵە هاتیوە مناڵە بێ باوکانە کە مەعاشیان نییە کە ماڵیان نییە کە سەرپەرشتیاریان نییە بەم کوڕە گەنجە کە ژنی هێناوە و پارەی نییە بیگوازێتەوە قوربانیەکەی بەرێ بیدە بۆ قوتابی کە ئەخوێنێ لە زانکۆ و پارەی نییە قیستی زانکۆکە بدا بڵێ ئەم قوربانی من ئەمساڵ بۆ تۆ ڕۆڵەگیان ئەزانم تۆ مناڵێکی ساڵحی کوڕێکی ساڵحی کچێکی باش و بەڕێزی هابیدە بە قیستی ساڵێکی زانکۆکەتە ئەوەش هەر جێگەی خۆی ئەگرێ لەبەرەوەی ئەمەوان نەزانین ئەگەر هاتوو مەڕێکماندا بە عەرزە ئیتر هیچمان نەیەشتوەتەوە نە شتێکی باشە سونەتێکی گەورەیە زۆر مبارەکە بەڵام لە عینی کاتە هەندێک جار خەیری گەورەتر یێتە پێشەوە ئەبێ ئاگامان لێبێ و تێکەڵی نەکەین ئەگەر خۆت زانی قوربانی سەر ببڕی خۆت سەری ببڕە ئەگەر خۆت نەزانی قەسابێکی نوێژگەری دەست بە دەست نوێژ بگرە با ئەو سەری ببڕێ و پارەی بەرێ نابێ گۆشتی قوربانیەکەی بیتێ و پێسەکەی بیتێ نا ئەبێ پارەی بیتێ بە پارێ بۆ سەر ببڕێ و قەسابەکەش کە پارەی وەرگر بۆی نییە نەرمە گۆشت بەرێتەوە لەگەڵ خۆیان بۆی نییە مەگەر فەقیر بێ داماو بێ مەگەر وەکو ئەو خەڵکە محتاج و هەژارە وا بێ اینجا پشتێکی بدرێتێ نەک خۆی بە مەیلی خۆی عەلاقەیە پڕکا لە نەرمە لەو لایشۆ گەڵایە وەربگرێ یا زیاتری ئەوانە حرامە کاکی قەساب دروست نییە لەخوا بترسە شەرم لەخوا بکە هی خۆت بێ قبوڵی ئەەکەی خەڵک واو لەگەڵا بکە نەخێر لەبەرەوە ئەگەر خۆت نەتزانی قەسابێکی بە ویژدانی مسلمانی دەست بە دەست نوێش چونکە ئەو حیوانەی سەریە بڕن ئەگەر بیسمیلایی لێ نەکرێ ئەگەر بێدینێ سەری ببڕێ ئەگەر نوێژ نەکەرێ سەری ببڕێ پێی ناخۆشە بەڵام ئەگەر مسلمانێ سەری ببڕێ تەسلیمە بە ئەمری خوا لەبەرەوە ئاگاتان لەو خاڵەیش بێ اینجا دروستە کەسێک پێی بە وەکیلی خۆت ئەگەر لە شوێنێک بووی مەسەلەن ئەو شوێنەی ئێوە خەڵکی فەقیر وەژاری کەم لێ بوو ئەتوانی دەستگایەکی خێری کەوا دڵنیای لەوەی کە ئەمانە بەڕاستی دەست بە دەست نوێژن خێرخوازن ئیسلام دۆستن خزمەتی دینی خواکەن ئەتوانی بیانکەی بە وەکیل ئەمانەتەکان بیتێ یا حیوانەکان بیتێ یا پارەکان بیتێ بڵێ ئێوە قەرزاری قیامەتی من بن ئەو ماڵە بگەێنە شوێنی خۆی بیدەن بە خەڵکی مستحقی خۆی هەتا ئەو شوێنەش مابێ کە خۆتی تیایی و دەوروبەری خۆت و خزمانی خۆت عشیرەتەکە لە قرەبین باش وایە نەینێری بەم لاولا بەس کە ئەو ناوە قڕقێنەی یا و تەواو بوو ئەتوانی دووری خەیتەوە بۆ گوندێکی تر بۆ شوێنێکی تر بۆ گەڕێکێکی تر پاداشتی قوربانی وەکوتمان زۆر گەورەیە ئەوکو عەرزم کردن وتم ئەخرێتە تای ترازوی حەسەناتی ئەو ئینسانە لە حەدیثە هاتووە بە قەدەر مووەکانی خێرت بۆ ئەدوسرێ لە حەدیثە هاتووە کە ئەو ئینسانە سواری ئەو قوربانیەی خۆی ئەبێت لەبەرەوە ئێمە ئەبێ لەبیری ئەوا بین وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله ئەوەی پێشی خۆتانی بخەن لە خەیر لای خوا دەستانەکەوێتەوە پاداشتەکەی یەک بەدا یەک بە 100 یەک بە 700 یضاعف لمن يشاء لەوەش زیاتریەکا بۆ کەسانی کە خوا مەیلی ببێ بۆ بەرەو جەژنێکی خۆش بڕۆین دڵ ساف بکەین گردن ئازایی بکەین وڵاتمان پڕ لە خێر و خۆشی بکەین کینەوە لاوەنین بەخشین زاڵ بێ بەسەرمانە لە ڕەزیلی و ڕژدی ئاشت بوونەوە زاڵ بێ بەسەرمانە لە دەنگ وەرگرتن ماڵەکانمان پڕ لە خێر و خۆشی بکەین بۆی خوای خوش خۆشی بنێرە بەسەرمانە ئیرحەموا من فی الأرض یەرحەمکم من فی السەما ئێوە ڕەحمکەن بە یەکتری خوایش لە ئاسمان ڕەحمەکا بە ئێوە والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته